سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەی یاخوامی شە باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ بۆچی لەبەر ئەوەی ئەمڕۆ لەم گوندە جوانە میوانی ئێوەی ئازیزم ئەدی پێ بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ فریزەڵا سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیە خەلەکان سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەبڵی قایم بۆ خۆتان مناڵەکان حەزەکەن ئەمڕۆ هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ زۆر باشە ئەمەوێ هەنێ زانیاری گرنگم بنێ لەسەر گوندەکەتان و لەسەر ژیانی خۆتان دواتریش کێ حەزی کرد ئەبێ گۆرانی بۆ بڵێ باشە؟ زۆر باشە با بچینە لای هەوڕەیەکمان کێ چاوان چۆنی دەنگ و باسە چۆنە؟ ئەی یاخوا قەت عیبە نەبێت چاوان گیان لە قوتابخانەی لە پۆلی چەند؟ لە پۆلی 6 ئەی ئافرین هەر بشی چاوان باشە خوێندن گرنگە بۆ مناڵان یان واز لە خوێندن بێنی گرنگە بۆچی؟ لەبەر ئەوەی فێری شت دەبی فێری شتە بین فێری زانست و زانیاریە بین دواتریش لە ڕێگەی خوێندنەوە ئەتوانین شتێک هەڵبژێرین و لە ژیانمان بەردەوام بین بۆ نمونە ببین بە مامۆسا ببین بە پزیشک ببین بە ئەندازیار وایە؟ هەر بشی چاوانجان چاوان ئەی شتێکمان پێشکەش ناکەی؟ دەی سرودێ هۆراوەیە چیمان پێشکەشەکەی بیڵێ نانا قەینا بەدانیشتانەوە بۆمان بڵێ دەی وایەواتن ئاواکەی دڵگیر و شیرینە خاکی خۆش و ڕەنگینە ئاوی کەوسەرە خەڵکی گەوهەرە چەند دڵگیر و شیرینە بیرەچەوە چاوان کێشە نییە منیشە نێجار ئاواشتم بیرەچێتەوە ئەوە بەهۆی ئەوەیە کە بەردەوام شتە خوێنیتەوە وایە؟ هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ چاوانگیان مەرام ئەی تۆ چۆنی؟ باشی؟ مەرام گیان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 5 ئەی ئافرین هەر بشی مەرام لە زستانانە گوندەکەی ئێوە ساردەیان گەرمە؟ ساردا؟ باشە ئێمە ئەبێت لە وەرزی زستانە دارەکان ببرینەوە لە بنا بۆ خۆگەرمکردنەوە؟ نەخێر مەرام بۆچی نابێ ئێمە دارەکان ببرینەوە ئادی سوودەکانی دار چییە؟ سوودەکانی دار؟ بەڵێ دار سوودی چییە؟ ئێمە هەوا لە چیەوە وەرەگرین؟ لە دارەوە ئێمە ئۆکسجین لە دارەوە وەرەگرین و دوان ئۆکسیدی کاربۆن فڕینەوە وایە؟ ئەی باشە سێبەر لە چیەوە وەرەگرین؟ لە دار ئەی باشە بەرووبوومی میوە لە چیەوە وەرەگرین؟ سێو لە چیەوە وەرەگرین؟ هەر لە دار وایە؟ کەواتە دار سوودی بەرەکەی هەیە سوودی ئاو و هەوامان بۆ خۆشەکەس بۆ سێبەریش کەواتە ئێمە نابێت دارەکان ببرینەوە وایە؟ چونکە ئەگەردار ببرینەوە ڕێژەیەکی زۆر نەخۆشی پیا بێ تەپوتۆس پیا بێ پلەی گەرمی زەویش بەرزە بێتەوە وایە؟ چەپڵەیەکی قایم بۆ مەرام چارام گیان چۆنی؟ باشی؟ ئادی ڕێدانیشە؟
قاچە بۆ پێشەوە دەی پاڵبەرەوە ئەوە ئافرین بۆی پشت نێشێ باشە شارەم تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک حەزت لە قوتابخانەیە زۆر باشە کەواتە ئێمە ئەبێ شەوان زوو بخەوینیان درەنگ زوو ئەبێ زوو بخەوین بۆ ئەوەی بەیانیان زووەسینیان درەنگ بۆ ئەوەی بەیانیان زووەسین وایە ئەوان هەر بشی یەک چەپڵێکایم بۆ شەرانگیان مەروە چۆنی ئەحواڵت چۆنە ئەی یەخوار باش بی مەروە جان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین هەر بشی مەروە بەڵێ باشە تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی بۆ نمونە کە تۆ لە قوتابخانەیەیتەوە پۆشاکەکانت چی لێەکەی پۆشاکەکانم دەکەم ناو سەلەکەم ئەیکەیتە ناو سەلەکە وایە بەڵێ کەواتە نابێ فڕیاننی لە ژوورەکە تاو شوورەکە و بڵاوکەیتەوە وایە بەڵێ ئەی باشە ئەگەر ئێمە نانمان خوارد دوای ناخواردنەکە ئەبێ قاپ و بەرداخوشتەکان لەگەڵ دایکی کۆکەیتەوە یان یەکسەر بچیتە دواوە دەبێت لەگەڵی کۆ بکەیت ئافرین کەواتە تو ئەوکاری خێزانەکەوەکەی بەڵێ هەر بشی ئافرین ئافرین چەپڵەیەکی قایم بۆ مەروواجان دەست خۆش سیماگیان چۆنی باشی باشی بەڵێ ئەحواڵە چۆنە بەڵا باش یەخوار باش بی سیماگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین هەر بشی سیما بەڵێ کاتێکە پشووی هاوینە و قوتابخانە نییە و بۆ خۆتان لە ماڵەوەن کاتەکانی خۆ لە ماڵەوە بەچی بەسەرەبەی وەرزش وەرزش بەڵێ زۆرە حەز لە وەرزشە بەڵێ زیاتر چ وەرزشێک تۆپانی تۆپانەیە بەڵێ لەگەڵ هاوڕێکاتە تۆپانیەکەی بەڵێ زۆر باشە کەواتە ئەبێ ئاگاو لە خۆ بێ بۆی نەکەوی باشە باش ئەی حەزی لە خوێندنەوە هەیە بەڵێ باشە حەزی لە چیرۆ خوێندنەوەیە بەڵێ زۆر باشە کەواتە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوە ناوی گۆڤاری پەپولێ کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە ئەو بە دیاری بۆ ئێوەی ناردووە منیش دوای بەرنمەکە ئەی بەخشم بە ئێوە باشە باشە ئافرین سیماگیان سیما بەڵێ ئەی باشە تۆ هۆنراوشتی وازانی بەڵێ ئادی دەوەراوەیەکم بۆ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنەی دەرز و دڵپاکین خامە و کتێب و دەفتار هەر سێ دەخەینە سەرسەر پێی فێردەبین زانستی ڕەوشتی جوانی ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بنبێنین ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵێکانی بۆ لێبەر دەست خۆش ئافرین ڕامین بەڵێ چۆنی باش ئەحواڵت چۆنە باش هەر بشی ڕامین جان ڕامین بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند وەڵای پێنج لە پۆلی پێنج بەڵێ ئافرین ڕامین جان ڕامین بەڵێ ئێوە بەڵێ گوندەکەتان لە ناوچەیەکی شاخاویە وایە وە باشە پێم بڵێ لەم ناوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چ جۆرە ئاژەڵێکی زۆر لێ وەڵا کەروێشک و ڕێوی و بورگ و چەقەڵ و هێ بەراز ئانە ئەی ورچی لێ نییە ورچی زلزل ناوەڵە لێ نییە ناوەڵە باشە ڕامین بەڵێ ڕاوکردنی ئەم ئاژەڵانە کارێکی ڕاستەیان هەڵەیە وڵای هەڵێ هەڵەیە وایە وە بۆچی وڵای مامۆ لەبەر ئەوەی ژمارەیان کەمە بێتەوە ژینگەکەمان بەمانەوە جوانە ئەگەر چۆلەکە نەمێنێ ئەگەر کەروێشک نەمێنێ ئەگەر ڕێوی نەمێنێ ژینگەکەشمان وشک و چۆڵ و برنگە بێ وایە وە هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ ڕامینکیان محەممەد سەردار بەڵێ چۆنی وەڵا باشم باشی یاخوار باش بی محەممەد جان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی وەڵا شەش لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین هەر بشی محەممەد بەڵێ ئەی با لە تۆش بپرسم ئێوە وەکو کوڕەکانی گوندەکە بەڵێ کاتێککە پشووی هاوینا زیاتر خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن وەڵا خوێندنەوەی کتێب و خوێندنەوەی چیرۆک و وەرزش بە تایبەتی تۆفێنێ وەرزشی تۆپانەیە بەڵێ زۆر باشە ئەی لێرە لەکوێ یاریەکەن ساحەتانەیە هەروەڵا لە مزگەوتەکەی سەرێ باش ساحەیەک زۆر خۆشە ساحەی لێە بەڵێ باشە ئەبێ مناڵان لە کاتی گەرمای قرچە قرچی نیوە ڕۆیە بۆ نمونە سەعادیەک و دوو بچنە دەرەوە بەو گەرمای یاری بکەن نەخێر بۆچی لەبەرەوەی گەرمایە و تووشی نەخۆشی دەبی ئافرین گەرمایە تووشی نەخۆشیە بی ئەبێ کاتێ بچینە دەرەوە کە خۆرەکە ئیتر تینی گەرمای نامێنێ وایە بەڵێ
ئافرین ئەی ئەبێ ئێمە دوورکەوینەوە لە گوندەکە دوور لە چاویدایە و بابە و ئەوانە نەخێر. یاری بکەین نەخێر نەخێر بۆچی لەبەر ئەوەی دوایان خەمبارمان دەبن و بەدواماندا دەگەڕێن ئافرین نابێت دایە و بابەش نیگەران بکەین وایە بەڵێ یەک چۆم لێ قایم بۆ کاکە محەممەد محەممەدێکی تریشمانەیە وایە محەممەد ئەحمەد بەڵێ چۆنی باشی باشی یاخوا باش ئەحواڵی تۆ وەلا باش ئەی یاخوار باشبی محەممەد جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی وڵات چوار لە پۆلی چوار بەڵێ ئەفەری هەر بژی حەزە لە قوتابخانەیە بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی لا پزیشک پزیشک ئەی ئافرین ئەی باشە هەوڵی بۆ ئەیەی بەڵێ ئەی لەوانەکانتا باشی هەرلا هەر بشی محەممەد جان بەڵێ ئەدی بزانم تۆ چیمان پێشکەشەکەی ئەمڕۆ وەراوە گۆرانی نوکتا مەتاڵ سمۆرە ئادی سمۆرەیە کاڕێمە لە ناپۆلیشدا پێمان زۆریا بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر کاتە و هەر جارە و بەبابەتێک فێرمان دەکا هەر پیتێک بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە ئافرین یەک چەپ لێ قامی بۆ لێبان یوسف بەڵێ چۆنی باشم ئەحواڵی تۆ لا باشم هەر بژی کاکە یوسف یوسف جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی پۆلی شەشم پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بشی یوسف بەڵێ لەم گوندەی ئێوە جان تۆش فێرکەم یعنی قسە و لەگەڵاکەم باشە دوای یوسف یەم بۆ لای تۆ باشە ئافرین یوسف جان بەڵێ باشە لەم گوندەی ئێوە خەڵک کاری کشت و کاڵەکە بەڵێ زۆر باشە خەڵکی گوندەکەتان بە گشتی چ جۆرە کشت و کاڵەیەکەن بەگشتی گەنم و نۆکە و جۆیە و ئەو جۆرە گەنمە دەمێنێتەوە دیکەنە کا بۆ مانگا و ئاژەڵشت زۆر زۆر باشە باشە کەواتە کارێکی ڕاستە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یان کارێکی خراپە ڕاستە کارێکی ڕاستە لەبەر ئەوەی خەڵکی گوندەکان داهاتێکیان لێوە دەسەکەوێ دواتریش خەڵکی شارەکان خواردنیان لە ڕێی خەڵکی گوندەکانەوە دەسەکەوێ وایە هەر بشی یەک چەپ لێ قایم بۆ یوسف گیان ئەدا گیان چۆنی باشم باشی باشم ئەی کە جوانە ئەدا لە هەمووتان بچووکترە وایە بەڵێ ئەدان تۆ لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەنی چوار کە جوانە ئەزانم تۆ نەچوویتەتە قوتابخانە وایە حەزەکەی بچیتە قوتابخانە حەزەکەی بچی ئافرین کەواتە ئەبێ نان زۆر بخۆی ئەبێ میوە زۆر بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەسی ئەبێ لەگەڵ هاوڕەکانیش تا وەرزش بکەی بۆی باڵایەکی گەورە و جوانە هەبێ باشە باشە ئەدا یەک چەپ لێ قایم بۆ دایگیان سەیفەدین چۆنی باشی سەیفەدین تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین هەر بشی سەیفەدین بەڵێ باشە تۆ ئاژەڵەکانە خۆشەوێ بەڵێ باشە لە وەرزی هاوینا کاتێک کە ئاو کەمە بێتەوە خۆرا کەمە بێتەوە ئەتوانی هاوکاری ئاژەڵە کێویەکان بکەی بۆ نمونە چۆلەکە ساک پشیلە هاوکاری ئەمان ناکەی بەڵێ زۆر باشە ئەگەر بینی و چۆلەکەیەک لە هێلانەکەی کەوتۆتە خوارەوە بەڵێ تۆ چی لە چۆلەکە کاکەی هەڵی یەگری بۆ خۆ و یان ئەیگەڕیتەوە بۆ هێلانەکەی خۆی ژێرمە بۆ هێلانەکەی خۆی ئافرین هەر بژی یەک چەپ لێ قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافرین ڕامیارجان بەڵێ چۆنی باش باشی بەڵێ هەر بشی ڕامیارجان ڕامیار بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی چەند دوو لە پۆلی دوو یان یەک دوو دووە کاتە چەند چوار ئافرین هەر بشی ڕامیار بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵێ باشە ئەگەر بینی و کۆمەڵێ گەشتیار و سەردانکەر و شتیوا هاتبوون بۆ ئەم ناوچەیەوە بۆ سەیران ئەگەر بینی و پاشماوەی سەیرانەکەیان لەم ناوە فڕەیە تۆ چیان پێڵی چۆن ڕێنماییانەکەی هەلیانەگرمەوە چیەکەی هەلیانەگرمە داخەمە تەنەکەز ئافرین کەواتە خۆ هەڵیەگریتەوە کیتە ناو تەنەکە خۆڵەکەەوە وایە بەڵێ باشە حەزەکەی ژینگەکەمان پاک بێ یان پیس بێ پاک حەزەکەی ژینگەکەمان پاک بێ ئەگەر
پۆلەکەتان پیس بوو چاوەڕێی خەڵک بۆتان پاکاتەوە یا خۆتان پاکەکەنەوە خۆمان خۆتان پاکەکەنەوە ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی ئامێزیان بەڵێ چۆنی باشی باشی ئامێز بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین ئامێزیان ئامێز بەڵێ پێو خۆش بواتمە گوندەکەی ئێوە بەڵێ ئافرین تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ سەیری بەرنمەکانی من و دادەتەوار و داپیرە و ئەوە ناکەی بەڵێ ئافرین هەر بژی ئەدی ئامێز بزانم تۆ چیمان پێشکەشەکەی ئەمڕۆ دەروێش گلانە و لانە ناڵە مامسای نادە بەیەکەوەیڵێن باشە دەی یەک دوو سێ گەروێشک لانە و لانە گوێی لەسەر پشتانە چاوی دووقان پرخا پرخ ڕێوی هات و وتی بەخ ئێ ترسای ئافری یەک چەپڵی قایم بۆ ئامێزیان چاو دێر بەڵێ چۆنی باشی هەر بشی چاو دێرجان چاو دێر بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئەی ئافرین هەر بشی چاو دێر بەڵێ ئەدی بزانین هۆراوە گۆرانی چیمان پێشکەشەکەی شعر شعر ئەدی شعرێکمان بۆ بڵێ پاک و خاوێنی ژینگە لای هەموومان گرینگە کارێکە بۆ دڵسۆسی ئەدی چیتر ئەزانێ بۆی تەواوکە کێ هۆراوەیە زانێ بیڵێ پاکخواوێنی ژینگە لای هەموومان گرینگە کارێکە پڕ پیرۆزی ئێمە بۆ دڵسۆزی دەبێ هەموو بەشدار بین چالاک و دەست بەکار بین هەتا ژینگەمان پاک بێ دوور لە قۆڵ و قاشاک بێ هەر کەسە لە ئاستی خۆی بەرپرسیار بێ باش بێ بۆی لە ژینگە خاوێن جوان لە ساق دەبینم ئافرین یەک چەپڵی قامیان بۆ لێبان هەر بشی دەست خۆش لاوی گیان چۆنی باشی لاوی گیان لە قوتابخانەی لە پۆلی چەند یەک لە پۆلی یەک ئافرین حەزە لە قوتابخانەیە زۆر باشە کەواتە ئەبێ بەگوێی مامۆساکانت بکەی ئەبێ بەگوێی دایە و بابە بکەی ئەبێ کە هاتیتەوە لە قوتابخانە پۆشاکەکانێ جوان بخەیتەوە شوێنەکەی خۆی باشە یەک چەپڵی قایم بۆ کاکە لاوی مەنسا چۆنی باشی مەنسا گیان لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین مەنسا ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە ناوڵاتە نزیکە ئەرۆڵ باشە ئەگەر مناڵێک لە خۆ بچووکتر بوو واتە لە پۆلی یەک و ئەوە نەبوو کاتی باران و ئەوانە ئەگەو لێ بێت هەیەتە قوتابخانەکەەوە ئافرین کەواتە ئەبێ ئێمە هاوڕێی یەکتری بین ئەبێ ئەگامان لە ئەو کەسانە بێ کە لە خۆمان بچووکترە بۆ ئەوەی لە ڕێگان نەکەەوە نیار قوڕاوی نەبن باشە یەک چەپڵی قایم بۆ مەسا نییە چۆنی باشی لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافرین لیە تۆ مۆبایل زۆر بەکارێنی نەخێر باشە مناڵان ئەبێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپادکەن یان سەیری تەلەڤیزۆن و ماوەی مناڵان کەن ئافرین لەبەر ئەوەی مۆبایل زیانیە بۆ چاوەکانمان کزە بێ تووشی نەخۆشیە بێ دوایی وامان لێ کتێبیشمان بۆ ناخوێنێتەوە وایە زۆر باشە لیاجان ئەی تۆ ڕاوازانی بەس پاکخواوێنی دەمزانێت بەسەوە ئافرین دەست خۆش کە هاوکاری هاوڕێکەتێ کرد بە یەکەوە ئەو هۆراوەیە تا تەواو کرد دەست خۆش یەک چەپڵی قایمی بۆ لێبەر یەحیا چۆنی باشی یەحیا گیان لە قوتابخانەی لە پۆلی چەند لە پۆلی دوو ئەی ئافرین یەحیا باشە ئێمە ئەبێ بەبێ پرسی دایک و باوکمان لە ماڵەوە بینە دەرەوە بڵین لەگەڵ هاوڕێکانمانە یاریەکەین بۆچی لەبەر ئەوەی دڵیان لە لامانە بێ ڕەنگە ئێمە تووشی ڕووداوێک بین یان ون بین لە ماڵی خۆمان بۆیە کاتێک کە ویسمان یاری بکەین ئەبێ چی بکەین پرس بەدایە و باوکەی ئەبێ پرس بەدایە و بابە بکەین وایە یەک چەپڵی قایم بۆ یەحیا گیان سەربەست چۆنی باشی سەربەزیان تۆ لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئەی ئافرین سەربەست ئێمە لە وەرزی زستانە کە سەرمامانە بێ
ئەبێ پۆشاکی گەرم لە بەرکەین یا چی بکەیت پۆشاکی گەرم ئەبێ پۆشاکی گەرم لە بەرکەیت باشە ئەگەر ڕۆژێک هاوڕێیەکن نەخۆش بوو نەهاتەوە بۆ قوتابخانە تۆ چۆ ناوکاریەکەی بۆ ئەوەی لەوانەکان یا دوانەکەوێ ئەمە لە جادی دەچ ئەچیت بۆ ماڵیان وانەکانی فێرەکەی بۆ ئەوەی ئەویش لەوانەکان دوانەکەوێ باشە یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر دەست خۆش مناڵەکان بەرنامەکەتان پێخۆش بوو ئەی دڵخۆش بوون کە مناتمە گوندەکەتان منیش زۆر دڵخۆش بوو لەبەر ئەوەی زانیاری زۆر باشتان هەمێ لەسەر ژیانی خۆتان و گوندەکەتان زۆر دڵخۆشیش بووم کە ئێوە بوون بە هاوڕێی من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە مێنا هەتا بەرنمەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئێسپێرم خواتان لەگەڵ وحافیز